السلام عليكم مامۆستا. وعليكم السلام ورحمة الله وبركاته. مامۆستا بەڕێز پرسیارێکمان لە جەنابتان هەیە گەر فەرموو. بتوانن. پرسیارەکەمان دەڵێ پەیامبەر چییە لە بۆ زانستخوازان و فێرخوازانی زانستە شەرعیەکان بە تایبەت فێرخوازانی خولەوڵانەکانی ئینستیتوتی ژیار. پێمان خۆشە پەیامەکی جەنابتمان گوێ لێبی لە بۆ سەر چاوان بە ناوی خودای گەورەی میهرەبان. حەمد و سەنا و سوپاس و ستایش بۆ ذاتی پاکی ئەڵڵا. درود و ڕەحمەت و میهرەبانی بڕژێ بەسەر گیانی پاکی پێشەوامان تادی سەر و نووری چاومان محەممەد الموستەفا صلى الله عليه وسلم و لە سەیار و یاوەران و خۆشەویستانی تا ڕۆژی دوایی. طبعاً لەو ظروف و زمانی کە ئێستا ئێمە تێدا دەژین باشترین هۆکار کە گەنجانی ئێمە، لاوانی ئێمە، خۆشەویستان و عەزیزان و جەرگانی ئێمە کە خۆ بپارێزن لە فیتنە ئەوە کە بێن دەست بە عیلم وەربگرن و بەشداری بکەن لەم خولانە. جا چ ئەو خولانەی کە ئۆنلاینن، چ ئەو خولانەی کەوە بەردەوام بە درێژخایەن و دەبی بێدەوام بکە و بخوێنێتون و ئامادە بکاتن. کە بەڕاستی ئێستا زمانی فیتنەیە، فیتنەی شوبوهات، فیتنەی شەهەوات. ئەم دوو فیتنەیە بەرۆکی زۆر گەنجانی ئێمەی گرتووە و باشترین ڕێگاش کە سەلامەتیان ئەکا کە دووریان دێختەوە هەم لە شەهەوات هەم لە شوبوهات ئەوەیە کە بەڕاستی بەشداری ئەم دەورە و ئەم ئۆنلاینانە بکەن کە بەڕاستی زۆر مەحفوظ و مەستوور دەبن، لەبەرەوەی هەم علمیان زیاد ئەبێ، هەم شارەزاییان زیاد ئەبێ و هەروەها جوابی ئەم شوبوهات و ئەو گومانانەش وەرئەگریتەوە کاتێکەوە ئەم بێدینانە دێن ئەو گومان و ئەو شوبوهاتەیان دەخەنە ناودڵی ئەو گەنج و لاوانەوەدا. پاشانیش ئەم ڕێیە ڕێگرتنی زانست ڕێی بەهەشتە لە بەڕۆی پێغەمبەری ئازیزمان محەممەد الموستەفا صلى الله عليه وسلم بۆ خۆی پێی فەرمووینە کە ئەفەرمێ من سلك طريقا يلتمس فيه علما سهل الله له طريقا إلى الجنة. دەفەرمێ هەر کەسێک ڕێک بگرێ بۆی علمێکی پێ بەدەست بێنێ ئەوە خوای گەورە ڕێی بەهەشتی بۆ ئاسان دەکا. کەواتە بەشداری کردن لەم دەوراتانە، بەشداری کردن لەم دەوراتانی چ ئۆنلاین بێ و چ مباشر بێ بەڕاستی ئەمە ڕێگرتنی بەهەشتە. چکۆ ڕێی بەهەشتت نیشان دەدا. ئەو مامۆستایی کە دێ لەو دەورەدا دەرز دەرێتەوە وانە دەڵێتەوە ڕێی بەهەشتە نیشان دەدا. خوا لەلا شیرن دەکا، خوات پێدەناسێنێ، پێغەمبەری ئازیزمان محەممەد عەلەیهی سەڵات وەسەلامت پێدەناسێنێ، جوانی شەریعەتی ئیسلامت لە بۆ ڕۆن دەکاتەوە، گەورەی ئەم دینە عەزیمەت لۆ بەیان دەکا. دێکەواتە ڕێک تۆ ڕێی بەهەشتت گرتووە کاتێک کە ئەبیتە خۆشەویستی خوا، کاتێک کە خوات خۆش دەوێ، پێغەمبەری خوات خۆش دەوێ عەلەیهی سەڵات وەسەلام، ئیسلامت خۆش دەوێ، بۆ ئەوانە هەوڵ دەدەی بۆ ئەوی گەورەی ئەم ئیسلامە بگەڕێنیتەوە، بۆ ئیسلامێکی جوانی بێگەر لە ناو خەڵک بڵاو بکەیتەوە. ڕێک ئەوە تۆ ڕێگەی بەهەشتی گرتووە. کەواتە ڕێی بەهەشت ئەوەیە کە تۆ بێی بە هەر وەسیلەیەک بێ ڕێک بدۆزیتەوە کە علمی لە دەستبینی. ماشەڵڵا ئێستا زۆر ئاسانە. ئێمە دەین لە دەرگای ئێوە دەدەین، ئێمە دەین لە دەرگای ماڵەکانتان دەدەین، دەڵن کاکە چێ بەشداری دەکەن لەو دەورە ئۆنلاینانە، چێ بەشداری دەکەن لەو دەورە درێژخایانە. ئێمە ئیقەتان دەگرین. زمانی زوو زانایان و بانخوازان بە ناخۆشی و بە ناڕەحەتی و بە دەردەسەری هەتە علمەکیان بەدەست دەکەن. کابرایەکەی ناوی بەقی کوڕی مخەلەدی ئەندەلوسیە، خەڵکی ئەندەلوسە ئیسپانیا، ئەلمێن دەڕا بە پێیان بزان لە ئەندەلوس دێ جەبەل تاریخ، دێ مۆریتانیا، دێ جەزائیر، دێ مەغریب، دێ تونس، دێ مسر، ئەوزە دێ دەپەڕیەوە ئەوزە دەگەی عێراق. بزان ئەو ڕێ دوور و درێژەی بڕیەوە کاکەم بە ماندی و بە شەکەتی و بە هیلاکی بە پێیانیش هەتا گەیشتە بەغدایە بۆ ئەوەی چەند حەدیثێک لە ئیمامی ئەحمەد کوڕی حەنبەل فێر ببێ. سبحان الله. بەقی کوڕی مخەلەدی ئەندەلوسی کاتێک کە گەیشتە بەغدا بەختیوی ئەو وەختی ئیمامی ئەحمەد خەلیفە مەنعی کرد بۆ بێدەرز برێتەوە و لە ماری حجز کرابوو. زۆر عاجز بوو، زۆر غەمی خوارد. کاتێک کە چۆ خزمەت ئیمامی ئەحمەد و پێی فەرموو یا ئیمان من زۆر دوور هاتم. فەرمووی لە چێ؟ لە ئەفریقیا. فەرمووی نا زۆر دوورتر چێوە؟ وتی ئیسپانیا. جا ئەو زمانی ئیسپانیا ئاخری دنیایە بوو، تەواو. يعني سبحان الله لا آخر دنيا رهاتب ولا بو أوي بي لخزمت إمام أحمد
چەند حەدیثێک و فەرمودەیەکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەبەرکاو بنووسیتەوە. کاتێک ئیمامی ئەحمەد هەواڵی پێدە تو خۆت حاڵی من دەزانی من ئێستا خەلیفە لێ ناگەڕێ بێ دەرز برێمەوە منعی کردوم لە دەرزگۆتنەوە، بەڵام چکە تۆ زۆر دوور هاتی من مەحرومن ناکەم لەو بەرەکەتە و لەو دەرسەی کە پێت دەڵێم بڕۆ جلکێکی دەرۆزەکەران لەبەرکە هەموو ڕۆژێ وەرە لە دەرکەی ماڵمان بدە 3000 لە دەرکە دەبۆی بزانم تۆی لە سعات ئەوەندە کاتەکەی لە بۆ دانا ئەو کابرایە بەقی کە ئەو پیاوە نازارە ئەو عالیمە گەورە هەموو ڕۆژێ داهات لە دەرکەی ئیمامی ئەحمەدی دەدا کاتێککە ئیمام داهاتە دەرێ دووسێ حەدیسی لۆ دەخیندەوە بە سەنەد و مەتنەوە ئەویش لە بنەوە بە عەزەلە دەینووسێەوە بەم شێوەیە بە دەرۆزەکردن هەموو ڕۆژێ چەند فەرمودەیەکی لە ئیمامی ئەحمەد دەنووسێەوە تاکو چەندەها هزار حەدیسی لە ئیمامی ئەحمەد وەرگرت. جا ئازیزانم ئێوە من لە دەرکەی ئێمە دەن ئێوە من بەزلکی دەرۆزەکەری لە دەرکەی ئێمە دەن ئێمە خێرتان پێ بکەین ئێمە لە دەرکەی ئێوە دەدەین ئێمە داواتان لێ دەکەین فەرمۆن ئەوە ئارد و ئەوە گاز بۆ نایەن بۆ هیممەت ناکەن ئێمە داواتان لێکن وەرن بەشداری بکەن لەو دەورانە لەو خوێندنانە ئیسیفادە دەکەن برام بە خودای مەحفوظ دەبن لە هەموو بەڵاو فیتنەیەک مەحفوظ دەبن وەڕێی بەهەشتیش دەگرن و خۆشتان لێ رازی دەبی بە خۆشتان علمتان زیاد دەبی عقلتان زیاد دەبی کەسایەتی و شخصیەتتان ڕێک و پێکتر و کامڵتر دەبی. دێکەواتە ئازیزانم بە هیممەتکەین بە ئەم فرسەتە لە قیسە خۆ نەدەین خۆزیە زمانی زاحێڵی ئێمە هەرچەند ئێستا شەر زاحێڵم خۆزیە زمانی زاحێڵی ئێمە کەسێکی ئەوە هەبە ئەیقەی بگرت باین کاکەوەرە بخوێنە بڕوا بکە ئەخەی 20 مامۆستامان دەکرێت تا دەرسی پێدەداین لەگەڵ ئەوەش عمرمان زۆری بەزایع ڕۆیشت ساری بەغدامان لە کولیە شریعەت تەواو کرد نەمانتوانی ئەو وەختە ثەمین و بە قەدر و بە قیمەتانە کۆ بکەینەوە علمەکی زۆری تێدا بەدەست بێنین بەداخەوە لەبەرە کەس نەبوو دەستمان بگرێ کەس نەبوو نسحەتمان بکە کەس نەبوو تەشجیعمان بکە کەس نەبوو هانمان بدە. ئێستا ئێمە بە ئێوە ئەڵێن وەرن بران خوشکان وەرن فرسەتە تەمەن کورتە چەند خۆشە ئینسان هەتا بە خزمەت خوای دەگا تاڵب العلم بی هەتا بە خزمەت خوای دەگەی ئەتۆ هەر خەریکی علم کۆکردنەوە بی بۆی لە قیامەتدا لەگەر کەسانێک حەشر بکرێ کە ئەوانە عولەمان کە ئەوانە طالب العلمن کە ئەوانە زانا و دانای ئومەتی محەممەدن صلی الله عليه وسلم. زەهیوادارم ئینشاءڵڵا هیممەت بکەن ئەو کاتەی عمری خۆتان بە فێڕۆ مەدەن والله ئەو عمرە دەڕوا ئەگەر مەشغولی نەکەی بە طەلب العلم بە زانستخردکردنەوە بە مطالعەکردن بە بەشداریکردن لەو دەورە ئۆنلاین و دەورەکانی تردا بڕوا بکە عمریشت دەڕوا و هیچیش فێر نابی تەمەنیشت دەڕوا و تۆ خەسارەتمەندی زا مەردی خوابن وەرن لە خۆتان فێرە عەقڵ و علم و معریفەت و فێرە تەکامڵی کەسایەتی خۆتان بن فێرە ئەوە بن کە عەقڵتان کامڵ بێ کەسایەتیتان کامڵ بێ ئەمەش بە چە ئەبێ بە علم و بە داواکردنی زانست. وادارم ئینشاءڵڵا خوای گەورە تەمەنی هەمومان درێژ بکە بۆی بتوانین جوانترین علم بەدەست بێنین و جوانترین خزمەتیش بگەین ئینشاءڵڵا. سەلام عەلەیکم ورحمة الله وبركاته.